سڵاوتان لێبێت لە مایکی پەیامی ئەم جارەماندا باس لە دۆخی فەرمانبەران و بەتایبەت مامۆستایان دەکەیت کە ئەمڕۆ لە بەردەم پەروەردەی ڕۆژئاوای سلێمانی گربوونەوەیکی ناڕزایەتیان ئەنجامدا و دەمانەوێ لێیان بپرسین تا چەند دواکەوتنی موچە بژێوی ژیانی ئەوانی سەخت کردووە و ئایا بایکۆت ئامانجی ئەوانە یاخود موچەکانیان بۆچی ئەم هەنگاوەیان گرتوۆتە بەر و لە ماوەکانی ڕابردووشدا ئەم جۆرە چالاکی و ناڕزایەتیانە هەر هەبووە. ئایا ئەمە تا چەند ئەوانی نیگەران کردووە کە حکومەت بەدەم داواکاریەکانیانەوە نایە لەگەڵماندا بن و زۆرترین بۆچوونی مامۆستایان دەگوازینەوە. مامۆستا ئەم ڕێپێوانە ئەگەر موچە دواب بکەوێت ئاوا بەردەوامە بێت؟ ئەم ڕێپێوانە هیوادارم یەکەم هەنگاوی دەستپێکردنی خۆپیشاندانەکان نەبێ، هیوادارم بەردەوام بێ و زنجیرێک تا ئەگەین بە ئامانج ئەوەنی کە لە پەیڕۆ پرۆگرامی دەستەی ڕێخەری خۆپیشاندانەکان ئاگادار بم دوو ئامانجە. یەکەم ئامانج بەڵێ بۆ تەوتینە ڕەتکردنەوەی هەژماری منە لە بەرەوەی تەوتین ڕاستەوخۆ لە بەغاوە بۆ سلێمانێ، لە بەغاوە بۆ هەولێرە، لە بەغاوە بۆ دهۆ کەواتە ڕاستەخۆ گاتە باخەڵ و دەستی خەڵکە و پارێکە ئەینێرن و خاڵی دووەمیش کاوەیە ڕەتکردنەوەی هەژماری منە. لەبەرەوە هەژماری من یەکەم ناڕوونە، دوو هەمەوەیە کە کەس نازانم داهاتە بۆ چێیە چەنێ پارەی لێ ئەخورەیە. بە هەموو شێوازێک حکوومەت یاریان پشتگیری هەژماری منەکە، بە هەموو شێوازەی خەڵکی ڕێدەکاتەوە، بە هەموو شێوازەی خەڵک پاڵپشتی تەوتینەکە لەبەرەوە سیقە و مانێکی تەواوی لە نێوان خەڵکی ئایا. مامۆستا هەڵم نەکردو جەنابەت وتان لە پێنجوون مامۆستای وایە، بەڵام هاتوونە سلێمانی بۆ بەشداری لەم خۆپیشاندانەوە تا ئەوەندە بە گرنگی دەزانن؟ بەڵێ گومانیتیان نییە، بەشداریکردنی هەر کەسێک لە خۆپیشاندان شوێن و پێگەی خۆی هەیە. ئەگەر من لە پێنجۆنەوە بەشدار بم ئەوە شوێنێکم لێرە پڕ کردوێتەوە. ئێستا لەوە چێ کۆمەڵی مامۆستا هەبن وا بیرکەنەوە بڵێن چ پێویستەکان من لە ژوێنە دوورەکانەوە بەشداری خۆپیشاندانەکەم، بەڵام وانە دڵنیا بە دەنگ هەیە، ڕەنگ هەیە، شوێنە پڕەکەیتەوە، جێگە دیارە. ئەمە شەبێتە هۆی ئەوەی کاتۆ لانی کەم پەیامێکی زیادەکەی بۆ سەر پەیامی گاندنی پەیامی مامۆستایان کە بەشداریکردن لە خۆپیشاندانە و داواکردنی حەق و مافی خۆتە. پێتان وایە ئەم خۆپیشاندانانش بەشێکە لە وەزیفە، بەشێکە لەو ئەرکی کە لەسەرتانە؟ هیچ گومانێکی تیان نییە. لەبەر ئەوە خوای گەورە فەرمێ ئەگەر ئێوە خۆتان نەگۆڕن ناخە ئەوە بێ چاوەڕی چی بکەن، نە فریشتەدا ئابەزێنە، هیچ مەمونێدا نابەزێ لە هیچ شوێنێکەوە، ئەبێ خۆت هەوڵ بی، خۆ لە ناخی خۆتەوە لانی کەم نەک من دانیشم لە پشتی کۆمپیوتەر و مۆبایلەکەمەوە خەریکی چادم، بەڵام لە کاتێکە ئەمری واقعی هاتە پێشەوە بەشداریانم. بەڕاستی ئەمە ئەمری واقعە هەرێکێک لای خۆیەوە بە کەمی نەزانێ و گرنگە بەشدار بین. ئەم خەباتە مەدەنیە دووبارە دەست پێکاتەوەی بەدڵنیایە دەست پێکاتەوە، ئەگەر ئەمانەوە بگەنار دەست پێکاتەوە. تۆ موچەنەی بە فەرمانبەر و بە مامۆستا و بە خەڵک بەچی بشی بەڕاستی ئەزانی ئێمە تاکە وڵاتی کە نازانین 10 ساڵە کەی موچە وەرەگرین ئەکارەساتە بەڕاستی، یعنی موچەی مانگی دا تۆ بۆ نایی، موچەی مانگی یانزە وای نێرە بۆ نایی، باقول لە هەموو داتە تۆ نەتوانانی موچەی فەرمانبەران و مامۆستایان بێیت کارەساتە، حەدزێکی زۆر وازەحە. حکومڕانیەکەن بە پیاوانە بیکەن بۆ تا ناگرێت تەسلیمیکەن، داوای تەوتینی شەکەن، جێبەجێکردنی تەوتین. گرێوی لەسەرەوە کرد ئێوە ناومێ دەبن، ئێوە ناومێ دەبن؟ بە هەرگیز ناومێ دابین، هەر کۆڵین ئێمە داوای مافی خۆمانەکەین، ئێمە داوای فێلا و سارێ مۆدێل و کۆمەڵەشت ناکەین، مجرد داوای حەق و مافی خۆمانەکەین. موچەی مامۆستایان و فەرمانبەران مانگی نۆدا بدرێ کوردیانەیە داوەنی کوردیانان پارەدانێ توانن پڕیکەن و بێن بۆ خەڵک برسیەکەن، ئاین لە بێلاو چیا خەڵک برسیەکەن بەڕاستی. مامۆستا ئێوە ئامانجتان ئەم خۆپیشاندان و ناڕەزایەتیە یاخود نەخێر ئێوە لە ڕەتفعلی ئەم دۆخە ئەم هەنگاوەتان ناو ناچاریە؟ ضرورێتێک هاتووتە پێشەوە کەس لە خۆڕای نایەتە سەر جادۆ خۆپیشاندان بکات، ئەما گەر خەڵک برسی نەبێت و خەڵک پێویستی پێ نەبێت و خەڵک داوای مافی خۆی نەکات هەرگیز نایەتە سەر جادە. سلێمانی شارێکی زیینەوە دایم داوای مافی خۆیەکات قەت کۆڵ نایە، بۆیە داواکەین لە حکوومەت یارێمی کوردستانی خۆمان لە عێراق ئەم کێشانە چارەسەرگرن، یعنی 10 ساڵە پلە بەرسینەوەتان وەستانوە، موچە بە خەڵک نادرێ، کارەساتە بەڕاستی، هەرچیەک بڵێن ینی وازەحە بەڕاستی. دەنگ خستۆتە پاڵ دەنگی مامۆستای ناڕازی و خەڵکی مافراو لەم کوردستانە مافتان خوراوە وایە؟ ئەرێ وەڵا زۆریش ژیان قورس بووە بەهۆی بێ موچەیەوە، هەر زۆریش قورسە. خۆ تۆ ئەوە مانگی 10 و 11 مانگی 12 ڕەحوتی مانگە تا ئێسێ موچار نەداوە بە خەڵک. ئەمڕۆ نابیان ئێمە هەفتە ناوە هەفتە بەڕاستی کەناڵەکانی گلەیم لە یەک بێشان هەیە چی بکەن؟ هەقا ڕازی نەبن بەوە کاکە چی بکەن؟ دە مقابلە بکرێنەوە نەداوا خەڵک کەین، حەقە ئێوە
شێک بڵێم بۆ ئێمە کاکە معنای نییە ئێستا کەناڵەکە ئەوە تا دەنگیەوە گوازی کەناڵی دەسەڵاتەوە لێرن باشە ئەم دەنگە ناڕازیانە باشە بۆ نانە سەرخەل لەگەڵ ئێمە کاکە کەناڵەکان لابن یەک کەس ڕۆژنامەنووسیان بۆ نەکا پێت وایە بۆچی نایکەن بۆچی موچە نایەن وڵی بە ئەنقەز نایەن ئەنگە خۆ پارە هەیە کاکە پارە بۆ نییە داهاتی ناوخۆ خەڵکی کوردستان دەڵێن 300 میلیارد نەخێوانە هەموو مانجێک بای 450 میلیۆن دلار بەلانی کەم بەس نەوت دەفرۆشێ ئەوە نەوت قاچاق بە قاچاقیەی بن خۆ بەرزیە فرۆشن ئەمە نەوتەکە زائیدەن 450 میلیارد خۆیان وتیانە بەنووساوی خۆیان بە کتابی خۆیان 450 میلیارد دیناری داهاتی ناوخۆیە لە گومرگەوە تاوەکو دەگاتەوە سەر دوکاندارەکان کە ڕسمی ئەو قوتعانە ئەها و قوتعی گەدەبینی پارەیان لێ دەستێنن ئەوە 400 میلیارد دلارەکە 450 نزیکی 900 میلیاردەکە کاکە بە پارەی ئێستا ئەوە 1 تریلیۆن و 200 میلیارد دینار داهاتی ئەم کوردستانەیە بێت گەلەی بەغا من دەتوانم سوێندی لەسەر خۆ بۆچی ئەم دەسەڵاتدارانی ئێمە دەرز وەرناگرن ئەوە تا پەیکەرەکەی حافز ئەسەدی باوکی بەشار ئەسەد لە ژێرپێی خەڵکایە باوەری نەگرن بەڵکو وەک ئەوانیان لێبێ کاکە یخۆ چاوەڕێەوەن وەک بەشار ئەسەد پێرێ لە دیمەشق بوو ئێستا کەس نازانین لەکوێ هەڵا ئەمانی بەتەماوەن کاکە سەیەکی کوردی هەیە ئەڵێ هەموو شتێ لە تەنیکیە ئابشرێ زوڵم لە ئەسووریە بسێ ئەنگان هەموو شتەکان لە تەنکینە ئەدڕێ بەڵام زوڵمەکە تا نەگاتە لووتکە کۆتایی نایە زوڵمی ئەمان گەیشتۆتە لووتکە یەک تۆزی ماوە ئێستاش ماوێت یان خەڵک نهاتوە یەک تۆزی ماوە کەمێکی تری خۆمان زوڵم لە خۆمانەکەی ئەمە خۆمان زوڵم لە خۆمانەکەی هەر بە تاکیدی خۆمانی ئێرە پڕ بووە ئەمە بەست ئەوەی دەبوو ئەم جادە بۆ سەوڵەکە نییە بەرنەکەوێ بۆ پردەکەی خوارێش کە سوکاری قوتابی هەر هەمووی زایدن ئەوانەی کە لە بازار دوکاندارن و ئاتون فرۆشت و دوکانیانن هەر هەمویان دوابەیەکی خەڵکی ناڕازی نەک ناڕازی ئەوەی کە ڕازیشە پاشا بۆ ئێرە بۆ گەڵ ئێمە کاکە خۆچرا ڕووناکی ئەم کوردستانەی هەموو دنیا نەک کوردستان بەس مامۆسای بنەڕەتیە مامۆسای بنەڕەتی سەرچاوی ئەدەب و ئەخلاق و ڕۆشنبیری و پێگاندنی خەڵکە لەم کوردستانە کاکە بەڵام ئەمانە باکیان نەبە ئێمەیە نەبە ئێوە ئێستایشان بۆکەن بەیانی نیە بەس پێ خواردانی خەچکاوە یەکسەر هێشکێنن شڵا ئێمە لە بەرەی ناڕازین باشە لە بەرەی ناڕازی من زۆر باشە کا ئێمە بەرەی ناڕازیمان دەوێت خەڵک هەمووی ناڕازیە لە سا هەشای ناڕازیە ئەو دەنگانەی کە هێ ناویشیان تەزویریان کرد دیزاینیان کرد لە تورکیا چوو باوەشی کرد بە کاگەردۆغانە و گوێلەیە دەنگەکان بۆ ئاڵەکردن ئەگەر خۆت نەبیتە ئەفسانە ئیتر کەس مامۆستاگیان ئەتێ چ پەیامێ بگەێنیت پەیامەکە خۆی دیارە گەربوونە ئەو کۆمەڵە خەڵکە و ناڕزای دەربڕین یەکێکە لە پەیامە هەرە گرنگەکان لە هەموو دنیاە کە کاتێک ناڕزایك دەرەبڕێ ئیتر دەسەڵات بێرەکاتەوە چۆن چارەسەری و کێشەیە بکە کێشەی موچەیەکی کە لە کێشە هەرە سەرچەکانی هەرێمی کوردستان نازانم ئەمە بووە بە پرۆسە هەموو ساڵەکانەوە تەنها مانگ لای ئەوان بووە بە ساڵ بۆ بە 9 مانگ هەموو ساڵە 3 موچە دابەژ نەکەن دیارە بێمنەتی ئەو دەسەڵاتە گەشتۆتەوە ئاسەی کە گوێ بە داخوازەکانی خەڵک نادا ئەوەی من بیری لێکەم و بۆی ئەچم تەنها چارەسەر بۆ کێشەی موچەی هەرێمی کوردستان تەنها تەوتینە چونکە ئەوەی من شارەزاییم هەیە ئاگام لێتی موچەخۆرانی خوارەوەی عێراق لە 24 مانگە نامەیەکی بۆ هەیە ئەڵێ موچەکە دابەچەوە سەر ئەکاونتەکەت ئەتوانێت بچی وەرێبگری ئەمە جگە لەوەی تەوتین چەند سوودمەندێکی تری تایبەتی تایە موچە خۆر ئەتوانێت سوودمەند بێ لە وەرگرتنی پارە دەوەردنی سولفە ئەو تەوتینە لە هەر گەشتێکیا بۆ هەر وڵاتێکی ئەتوانێت بەکاری بێنێ ئەتوانێت سوودمەند بێ ئەتوانێت پارە ڕاکێشێ تەوتین باشترین چارەسەر ئەمڕۆ مامۆسایان هاتوونە سەر شەخام بۆ ئەوەی تەوتین جێبەجێ بکرێ هیوادارە موچەی فەرمانبەران نەبەستێتەوە بە هۆکاری سیاسی و بە هۆکاری سیاسی نەبێتە هۆکارێک بۆەوەی موچە نەدرێت موچە پێویستی بە کاری سیاسی نییە بە ئیشی سیاسی نییە هیوادارم ئەم دەسەڵاتێک کە ئێستا لە دەسەڵاتان بتوانن دانوستانێکی بتەوە بەهێز لەگەڵ حکوومەتی ناوەندی بکەن بۆ جێبەجێکردنی بڕیارەکانی دادگای فیدراڵی هەرچەند ئەم پەیامە نازانم تا چەنەگا داوام لە دادگای فیدراڵی ئەەکەم کە زوو بێ بە پیری داواکانی مامۆسایان و موچەخۆرانی ناڕازیەوە و ئیشەکانە بۆ تەوتین کە وڵی براکەم ئێمە هاتوین بۆ داواکردنی مافەکانمان بەڕاستی تر خەڵک بێزار و بێتاقەت بوو یعنی بچووکترین
مافی سەرەتایی بە موچەکانمان نانێ یعنی بەڕاستی تر لە وزەماندا نەما داواکەین کە ئەو موچانەمان نەفەوتێ موچەکانی ئەم ساڵمان پێ بدرێ و ئەو موچانەی کە پاشەک بەناو پاشەکەوت بەداخەوە بۆمان بژاردرێتەوە و لە بەرزکردنەوەمان بۆ بکرێ و داوای تەوتینی ژەکەین ئێمە کۆڵ نادەین ئەبێ ئەو موچەمان بچێتە سەر بەغا ئەبێ تەوتین کرێ نا بۆ هەژمار من بەڵێ بۆ تەوتین من وەکو خانە نشیناتوم یەکێکم لە خانە نشینان دۆخی خانەنشینان چۆنە لەگەڵ ئەم بێماشیە واللهی دۆخی فەرمانبەران چۆنە بگرەوان لە فەرمانبەرانیش ئەگەر نەڵێم خراپترن باشتر نین ینی دۆخی هەموویە ئیستا چ بە فەرمانبەر و مامۆستا و هەمووی اعتیمادی لەسەر ئەو موچەیە ئەو موچەیە کە ماغانە وەرنەگیریە ینی کەسابەتێکی کەی نەبێ شتێکی بێ نادیرن هەیە ینی با بڵێن مامۆستا بێ یان فەرمانبەر یا شتێکی ئیشێکی تری هەبێ هەمووی ئەوەی نییە هەمووی احتیمادی لەسەر موچەکەیە ئێکە موچەیش نەبێ ئەرەوەڵا هەموو حاڵی خراپە ئێوە وەکو هەم باوکی قوتابی وەکو خانەنشینێکیش لەگەڵ بایکۆتانین لەبەرەوەی زەرەرەدا بەڵام ناچاری واتان لێکە ئەم ئەنگاوە بنێن ئێمە لە ڕێی بایکۆتەوە داوای مافی خۆمانەکەین داوای چیکەمان نەکردووە داوامان نەکرد بڵێن کورسیەکانی خۆتان چۆڵکەن با ئێمە بینە سەری دانیشین حەقێکی مەشروعی خۆمانە و تێگەی لە کات و لە ساتی خۆیان بمانەنێ کاکە خۆ ئێمە فەقیر نین وڵاتی ئێمە فەقیر نین سوپاس بۆ خوا ئەمەنەی نازوونی ئەمە ڕژانۆ بەسەر وڵاتات تێگەی کەم وڵاتەیە بەخەوە ئێمە دەوڵەمەند بێ بەڵام بەداخەوە کۆمەڵێکی گەندڵ و کۆمەڵێکە کە نازانن چۆنی حکمڕانی بکەن لەو ئاستانی و لەوانین و خۆیان فەرز کردووە بەسەر میلەتە تێگەی بەم شێوەیە ئێمە فەقیر نیم بە قوربانێم ئەو هەموو نۆتە بۆ کێوەچێ من تەنها پرسیارێکم پرسیارێ لەم حکومت بەڕاستیەمان نازانم بڵێم ناویان بڵین چی پرسیارێکیان لێکم باشە من کابراایەکم بابایەکم با بە فەرمان بەرنیم خانە نشینیم کەسەبەیەکم ئەچم دوکانێ دانێم وانە شتێکەگەرم شتەفرۆشم تاشاکەم مانگی یەکەم زەرەکەم دوو زەرەکەم سێ زەرەکەم ساڵێ زەرەکەم دوان زەرەکەم ئەیترە بێ وازی لێ بێنم قازانج بە بۆ چونکە دەزمایەکەم ناڕوا لە زەرەرا باشە قازان ناکەم بەڵام دەزمایەکەم ناڕوا لە زەرەرا ئەمان دەسمایەکەیان نەڕایسە تۆ نەوت ئەفرۆشی نەوت معقولە من شتێک بفرۆشم بڵێم وڵا قەرزارم ئەمە ینی بەڕاستی لەکوێ جێ بێتەوە تێگەی بە قوربانیم ینی ئەمە جێی نابێتەوە ئەمە یەک داهاتی گومرگ داهاتی ئەم هەموو زەریبەیە تێگەی هەموو ئەزانین ینی کە چییە ئەم هەموو نازنیم ئەی چی لێ بۆ کێ ئەچێ کاکە باش پێمان بڵێن لەوا سەرفماکە کردمان بەموان تا قەنەعەتمان پێ بگەم وڵا حەقتانە و دەستان خۆشە ئەینە بەڕێزەکەمم خەڵکی هاتوو خۆیی شێت نەبووە لە خۆی هاتبێتە ئێرانە داوای مافی خۆیەکە هیچی تێک بەزان بەرپرسیارن لە دنیا بەڕاستی مێژوو نەفرەتیان بۆ نووسێ و قیامەتیش خۆی گەورە محاسبەیانەکات بەم شێ لە ڕاستیە ئەمەوێ بە دەسەڵاتە و بە هاوڵاتیانی ژڕا بگەێنم ئێمە لە وڵاتێکی زۆر سەیرە ئەژین لە بەڕاستی لە مەملەکەتێکی عجایە بە ئێمە ژیان ئەگوزارێنین لە هەموو دنیاوایە دەسەڵات یا ئەو حکومەتانی کە هەن لە سەرتاسەری جیهانە داوا لە هاوڵاتیەکان یەکەن پابند بن بە یاساوە و یاسا جێبەجێ بکەن بەڵام لێرە بە پێچەوانەوەیە ئێستا خەڵکەکە هاتۆتە سەر شەقام خەڵکی هەرێمی کوردستان داواکە ئەم دەسەڵاتە ئەم حکومە بەناو حکومەتە پابند بێ بە یاساوە یاسا جێبەجێکە ینی بەڕاستی سەیرە و ئەوەی کە ئەمە هاتووینە ئەو باوەڕەمان هەیە کە ئەم کێشەی موچەیە چارەسەر نابێ لە بینی ئەم دوو دەسەڵاتم دوو حکومەتەیە کە لە کاتێک نەک گومانمان وایە دڵنیاین کە تاوانەکە لە ئەستۆی ئەم دەسەڵاتی هەرێمایە ئەمە نەبەرگریە لە بەغدا چکمەزانی بەغدا شامی شەریف نییە وەیە چارەسەری ئەم بابەتە تەنها بە نیشتیمانیکردنی موچە ئەکرێ کە موچە بە نیشتیمانی کرا ئەو کاتە دەسەڵاتیش ڕزگارێ بێ لە ئێمە و ئێمەش ڕزگارمانەوێت لەو دەسەڵاتە تا چەند ئەم خەباتە مەدەنیە پێتان وایە ئامانجەکەی ئەپێکێل کاتێکا ساڵانی ڕابردووشدا ئەم چالاکیانە هەبووە ئەمە ئێوەی بێهیوان نەکردو بەناوی خوای گەورە و میهرەبان ئێمە ئەمڕۆ لێرە هیچ پەیامێکمان نییە بۆ ئەنجومەنی بێشعورانی یاریەمی کوردستان پەیام بۆ ئەنجومەنی وەزیرانێک ئەنێردرێ کە دەستور و یاسایە بێ کە وەکو باوکێکی دڵسۆز بێ بۆ میلەتەکەی من پرسیارێکم هەیە لە کاقوباد و کاک مەسرور بە ئەدەبەوە کاقوباد و کاک مەسرور باشە لە دنیا دەوامی بێموچە هەیە لە دنیا هەیە دوای 32 ساڵ حکومڕانی کارەباکە بەو جۆرە بێ لە 32 ساڵ حکومڕانی ئێسەش خەڵک لە 10 ڕۆژدارێ ئاویەتەوە لە 15 ڕۆژدارێک
ئێستا 32 ساڵ حکومڕانی مۆلیدا هەیە لە دنیا دەوام هەیە بڵێ تۆ دەوامم بۆ بکە بۆ شنیە قسە بکەی تۆی ڕۆژنامە نووس تۆی قەڵەم بەدەست تۆی ڕووناکبیر تۆی نووسەر تۆی چالاکوان قسە نەکەی چه قسە بکا بێ زەحمەت ئەمە یەک پرسیارێکی ترم هەیە لە ناو ئەم خەڵکەیە خەڵکی هەرێمی کوردستان بەڕاستی گۆڕینی سیستەمی حکومڕانی لە بەردەم تەلەڤیزۆن و دانیشتن بە دیار مۆبایلەوە ناکرێ بە گۆڕانکاری سیستەمی خێڵایەتی ئەکرێ بۆ گۆڕینی سیستەمی حکومڕانی دەوڵەتداری ئەمان بۆ پۆست و پلە و پارە لە بەغان بەڵام ئەڵقەلەگوێ ئەنقەرن یعنی بەڕاستی ئەمە زۆر خراپە لەگەڵ بایکۆتانی بەڵام بە ناچاری ئەمەنگاوتانەوەنی لە یەکەم ڕۆژەوە کە دەستکراوە بە خەباتی مەدەنی چکە خەباتی مەدەنی نووسینە قەڵەمە بایکۆتە ڕێپێوانە خۆ پیشاندانە ئەمە خەباتی مەدەنیە خەباتی سپیە بۆ ئەوەیە کە بە جیهان بڵێن ئێمە لە سەردەمی حکوومەتی عراقی حکوومەتی بەعز داوامان لە کۆمەلگای نێودەوڵەتیە کرد بێ بەهانامانەوە لەبەرەوەی ببووین بە هاوڵاتی نمرە 2 ئەمڕۆ لە سای حکوومەتێکی کوردیە بووین بە هاوڵاتی نمرە 2 داوا لە حکوومەتی عراقیەکەین بێتەوە بەهانامانەوە جاوا لە جاسم عەبود و ڕێیان کلدانی و ئەنجا یوسف کلابی و بڵین فایق زێدان و طیف سامی بکەین بێن بەهانامانەوە ئەمە شوورەی نییە بۆ دەسەڵاتی کوردی گورە هەر تۆزە ئەبێ ئینسان تۆزە ئەدەبی هەبێ ئەمان لەبەر ئەوەی هاوپەیمانی نێودەوڵەتیان لەدەستداوە بۆ هاوپەیمانی ئیقلیمی ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی کە نەمانی ئادەی استراتیژی دەوڵەتداریە ئەمان چونکە بەرلوتی خۆیان نابینن لە سیاست و دەوڵەتداری و حکومداری بۆ هەژمونی خێڵەگەرایەتی و عەشیرەتگەرایی زاڵکردنی بەسەر ئایدیای حکومڕانیە ئەمە هۆکارەکەیەتی هەتا گۆڕینی استراتیژی هەرێمی کوردستان لەسەر خێڵەگەرایەتی و عەشیرەتگەرایی بێ خراپە بێ باشتر نابێ لەبەرەوەی ئەوان ئەڵێن عراق زوڵمان لێکە باشە بڵێن فواد حسێنە شاخەوان عەبدوڵایە 6 پەرلەمانتارەکەیە دکتۆر لەتیفە لەگەڵ ئەم کابرای تر حەملانەکە ئەمەی کە لەسەر دەنگی سلێمانی فرۆشت و خۆی فرۆشت بە پارتی ناڵێ بەغا غەدرمان لێکە دەفەرموو هەر ئێستا بڕیارێکی سیاسی بن فەرمونون ئەگەر غیرەتانەیە بکشێنەوە لە بەغا لەگەڵ هێزە زێرەڤانیەکە ڕابردوو دەچوونەتە بەغا وەکو ئەنجومەنی مامۆسایان وەکو مامۆسای ناڕازی هیچی لێ سەوز نەبوو ئەزانێ بۆ لێ سەوز نابێ خەباتەکانە بێ بەردەوام بێ لەبەرەوەی 32 ساڵی حکومڕانی ئەمە وای کردووە کە ئەم هەژمونی خێڵە زاڵ بێ بەسەر هەژمونی دەوڵەتداریە ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی کە ئێمە ناتوانین وەکو پێویست ئایدەکانمان بەرینە پێشەوە لەبەرەی خەڵکەکە دابەش بووە کاکە من دەست براوە بۆ سفرەی ماڵەکەم و جیرفانم خۆ دەست نەبراوە بۆ دایرەی کارەبا دەست نەبراوە بۆ ئاوەڕۆی هەرێمی کوردستان دەست نەبراوە بۆ نمونە بۆ کەرتێکی سێکتەرێکی تر دەست براوە بۆ کەرامەتی پیاوە دەست براوە بۆ شەرەفی ئافرەت کاکە ئەمە زۆر گرنگە لەبەرەوەی هەرێمی کوردستان چۆتە ناو سیستەمێکی سەرمایه‌داریەوە بۆ دروستکردنی چینایەتی لە دوای ئەمە هەرێمی باشە یەک پرسیارەمەیە لە حیزبەکان بێ زەحمەت چۆن ئەتوانن خۆتان بپارێزن لە سێرجەمسەری جیهان کە ئێستا پێشڕەویەکە لەبەرەوەی سەرانی جیحەوت نەماوە ئێستا لە ساڵی 1920 کە دروستیان کرد ئەنجێسا چیان هەیە سێرجەمسەری جیهانیان هەیە هەرێمی کوردستان ئەم حیزبانە بە هەموو ڕەنگەکانەوە چۆن خۆتانە پارێزن لەم سێرجەمسەرە لەبەرەی گۆڕانکاری جوگرافی و جیۆپۆلیتیکە ئێستا خۆ جیمز بیکەر گوێ لەم ئەمانە ناگرێ هەر ڕۆژی لە باوەشی لەسەر سفرەی وڵاتێکی ئیقلیمی نانەخۆن گوێ لەمانە ناگرێ جیمز بیکەر بەرپرسی سیستەمی جوگرافیای خۆرهڵاتی ناوەڕاستە ئەو دایان ڕێژێتەوە گوێ لەمانە ناگرێ ئەزانی بۆ لەبەرەوەی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە بینێ ڕستەیە ساری بە دواوەیە هەمووی درعبای 4-5 ملیۆن دۆلارە لەم لاشەوە فەرمانبەرێکە بینێ داوای موچاکە سەیرە بەلایەوە ئەڵێ ئەم قاڵبە بۆ حکومداری نابێ ئەمە دەجاریکە ژووتم و ئێڵێمەوە هەرێمی کوردستان لەسەر سیستەمی خێڵەگەرایەتیە لەسەر سیستەمی عەشیرەتگەراییە بۆ بەڕێوەبردننی هەژمونی ئەم خێڵە بەسەر دەوڵەتداری بۆ ئەم گۆڕانکارە پێویستمان بە بنەمای دەوڵەتداریە چونکە خوا من یەک پرسیارەمەیە لەم خەڵکە دەوامی بێموچە لەکوێ هەیە دنیا لەسەر ئەرک و مافدا ئەمەزرێ بۆیە بەردەوامین خەباتە مەدەنەکان هەر بەردەوامی پێین و دوای ئەوەش ئەبێ ینی قسە بکەین ئەمە ئەگە قسە نەکەین ئەی چه قسە بکەین ئەم دیمەنەی کە ئێستا ئەبینرێ دیمەنی کۆمەڵێکی کەم لە فەرمانبەران و مامۆسایان نیشانەی ئەوەیە خەڵک بێ ئومێد بووە بەڕاستی لە دەربڕینی دەنگی ناڕازی لە گردبوونەوە چونکە بەڕاستی ئەوایە ئێستا ئەم شەقامە بەر نەکەوتایە لە بەردەنگی ناڕازی بەڵام ئێستا خەڵکی بەعام لە دۆخێکی ناومێدیایە نازان ینی وەکو کەسێک کە نازانێت پەنا بە کووە بەرێت ینی زۆر ڕێگە تاقی کراوە ڕێگەکان هەمووی بێ ئەنجام دەرچوون
هەر ئەوە وای کردووە کە ئێستا شەقامێکی چۆڵ ئەبینرێت کۆمەڵێکی کەم هاتوونەتە سەر شەقام و دەنگی ناڕازی دەرەبڕن. ئەم چییە بۆ مامۆستا فەرمانبەران کە لەم چالاکیانەدا بەشداری بکەن؟ وەڵاهی زۆر گرنگە کە مامۆسایان و فەرمانبەران نەک مامۆستا و فەرمانبەران بەڵکو هەموو چین و توێژەکانی کۆمەڵگا دایک و باوکی قوتابیان هەمووان لەسەر شەقام بن دەنگی ناڕەزا دەربڕن چونکە ئەمانە هەمووی کاریگەری ینی لەسەر ژیانی تاک بە تاکی کۆمەلگا کردووە ژیانی کۆمەلگا وەستاوە تەنها ژیانی فەرمانبەر نەوەستاوە بۆیە زۆر زەرورە هەموو چین و توێژەکانی کۆمەلگا بە یەک دەنگ بە یەک ڕنگ بێنە ینی ڕنگ و دەنگە جیاوازەکان نەخوێنرێتەوە هەموو بێنە ئێرە دەنگی ناڕزای خۆیان دەربڕن بۆ ئەم دۆخە ناهەموارەی کە بەسەر کۆمەلگا هاتووە دیانتان بەردەوامە بن بۆ پاڵدەرەکان چین کە ئێوە ئاوا هاتوونەتە سەر شەقال وڵای پاڵنەرەکانمان ڕوونە لە ماوەی 10 ساڵی ڕابردووە ئەوەی داوایەکەین پێدانی موچەیە لە 30 ڕۆژجارێک و داواکارین کە موچەی هاونیشتیمانیان و فەرمانبەران تەوتین بکرێەوە ڕزگارمان بێ لە دەزەم دەسڵاتە ستەم و زاڵم و زۆردارە و دەستپێکردنەوەی پلە بەرزکردنەوەیەوە وەگەبین لە 10 ساڵی ڕابردووە هەمیشە ئێمە لە پێناو داواکردنی مافەکانمانینەوە سەر شەقام سوپاس بۆ خوا ئەم ڕۆژ توانیمانە ڕێژێکی زۆر لەسەر جەمچین و توێژەکان ئامادەیان هەبێ لێرە وەگەبینین لە کەسوکاری خوێندکار لە فەرمانبەران لە دایک و باوکی خوێندکاران لە ئەندام پەرلەمانەکان ئەندام پەرلەمانە خانشین کراوەکان هەمووان ئامادەیان هەیە سوپاس بۆ هەموو لایەک و بەردەوام ببینین ئینشاءڵڵا لە پێناو بەدەستهێنانی مافەکانمان. تاشم پێتان وایە کە دایک و باوکی قوتابیانیش لە ئێستادا زیاتر لە کاتێکی دیکە پشتگیریتانەکەن لە پشتان وڵایی پشگیریکردنەکان زۆر کەمە داوایان لێ یەکەین کە بێن پشگیری لە مامۆسا بکەن لە پێناو ڕۆڵەکانی خۆیان لە پێناو داهاتووی خۆیان لە پێناو مناڵەکانیان لە پێناو نەوەکانی داهاتووە داواکانی لە تەواوی چین و توێژەکان لە تەواوی کاسبکاران شۆفێران دوکانداران بازاڕەکان تکایە دەرگای دوکان و بازاڕەکاندان دابخەن بۆ ماوەی 1 هەفتە عسیانی مەدەنی ڕابگەێنین بۆ ئەوەی لە پێناو ژیانی مناڵەکانمانەوەی داهاتوو بتوانین ژیانێکی سەربەرزی و سەروەرانە بژین داواکاری هەموو پاڵپشتی مامۆسان و فەرمانبەران بن بۆ ئەوەی بگەین بە مافەکانی خۆمە. دوو مناڵش خوانیان بڕێ هاوردۆ لەگە خۆتا خوانی بڕە چوار کەواتە جەنابەتە دەوێت کوامیان لە قوتابخانن ئەم دوانە کەواتە جەنابەت هەم وەکو دایک هاتووی هەم وەکو فەرمانبەرێکی هاتووی پێت وایە ئێستا دۆخێک دروست بووە کە ئەبێ هەموو چین و توێژەکان هەڵوێستیانە بێت بەدڵنیایی درۆخێک دروست بووە کە ئەبێ هەمومان هەڵوێستمان هەبێ هەم بۆ لایەنی دەرونی و هەم بۆ لایەنی مادی کە 15 ڕۆژ تێپەڕی ئەڵێکوە لە دوای ئەو 15 ڕۆژش من هەرنیمە ئێوەش ناتوانن وەڵامی مناڵەکانتان بنەوە کە کەی پێداویستەکەیان بۆ کڕن لەبەری نازان کەی حکومەت من پێی ئەڵێم کە مەعاشات ئەڵێ کەی مەعاش دێ بە تەقریبی 20 ڕۆژی بۆ دائەنێم 20 ڕۆژەکە شتێ ئەپەڕێنایەت مانگیش تێپەڕێ 20 ڕۆژەکە لە سەروی 30 ڕۆژەکەەوە دایانی وانە لە دوای ئەوەوە بەڵێ بەدڵنیایی لە دوای ئەوەی کە کات تێپەڕی ئەڵم 10 ڕۆژی کە 15 ڕۆژی کە 20 ڕۆژی شتێ ئەپەڕێ هەرنات دۆخەکە وای لیاردووە خۆتان لەگەڵ 50 ڕۆژە دەست و پەنجەتان نەرم کردووە ئەڵێن چی بکەیت هاتوین لەگەڵ ئەوە بەڵام لە دوای ئەوە شەوەنیەوە 2 ساڵە بۆیان کردوین بەنەوەمان. مامۆسا بۆچی بە زمانی عەرەبی داواکەن لقەکانی بانکی ڕەشید و ڕافیدێن بکرێتەوە و بۆچی متمانەتان بۆ بانکانە هەیە بۆ متمانەتان بە بانکەکانی ناوخۆ نیە؟ بەڵێ سەرەتا بەخێرانتان دەکەم بە ناوی خۆی بەخشندە و میهرەبان بەڕێزم ئێمە متمانە چییە 32 ساڵە ئەم دەسەڵاتە لەگەڵ میلەتەکەیە ڕازگۆ نەبووە جارێ سەرەتا هاتنی ئێمە وەکو مامۆسایان بۆ ئێرە بۆ 3 داواکاری بوو یەکەم تەوتین دووەم موچە دزراوەکانمان کە 60 ئەوەنە ڕۆژە موچەمان نەدراوەتێ سێمیان پلە بەرزکردنەوە ئێمە بەڕاستی و نوێنەری مامۆسایانی ناڕاستیش بەنیازم بەیانی کە بڕۆن بەرەو دادگای فیدرالی ئێمە کار لەسەر تەوتین نەکەین و ناچینەوە هۆڵەکانی خوێندن هەتا تەوتین نەکرێ موچە دزراوەکانمان پێ نەدرێتەوانێ و پلە بەرزکردنەوە نەبێ ئێمە چ متمانەیەکمان بەم دەسەڵاتە بێ ئێمە متمانەت دەسەڵاتەکە دزوچەتەیە کاکە یەک شتێک بە بەڕێست بڵێم بڕۆ لە بەردەمی هەموو عێراق بە کورد و عەرەبەوە سەرۆک ڕئیس وزەرای عێراق ئەڵێ لە مانجی حەوتەوە هیچ داهاتی نەوتی نانەوتی نەدراوە بە ئێمە لە مانجی حەوتەوە ئامادە نەبن 300,000 بەرمیلەوە دەفرۆشە ڕۆژانە باج گۆمرگ زەڕیبە
معقولە نەتوانن 260,000 بخەنە سەر ئەم موچەیە بیدەن سەیریکە فەرمانبەرمان لەگەڵە 4-5 مناڵێنەوە فەرمانبەری زانکۆیە ئەو مناڵانە بینی دڵژانەکە یعنی هیچ ڕەوا هیچ حەقێک هیچ ویژدانێک هیچ ئەخلاقی لەم دەسەڵاتە هەیە ئەگەر هەیە فەرم و 62 ڕۆژ چێ ئەتوانێ بەبێ موچە بشی مامۆستاتەرانە بەشێک لە مامۆستایانیش لە دەرەوەی شارن ینی پارەی کرێ ئەدەن کرێ تەکسی ئەدەن پاس ئەدەن ئەو لەش مەسروفی هەیە مامۆستاجیان من خۆم لە شوێنێکم 10 ساڵە ئاومان نییە هەفتانە بەتانکەر ئاوەکڕین کە 15 ساڵە لەم شارە مامۆسام بە کوردی ئەم هەموو پارەیە لە ماوەی حەو مانگا بەس ئەم حەو مانگا کە کۆی کەیتەوە سەیری کەیت موچەی 5 مانگی فەرمانبەرانەکات ئەمان نەتوانن 220,000 پێمان بڵم بە میلەتە داماوە بڵێ ئەگەر ئێمە چەتەین بڕۆ حکمی چەتەکان بخوێنەوە بەڕاستی ئەم حکومەیە کە ئەمان دەیکەن ئەگینا پارەی گومرێک زەڕیبا نەود هەرچی هەیە لەم کوردستانە کە ئەیبەن بۆ چۆ ئەچێ پێمان بڵێن 1 دیناری ئەدرێ بەچی کاتێک بۆ بەغا نەڕوات کاتێک نەدرێ بە فەرمانبەرەکانی خۆی بەڕاستی ئەمانە لە چەتە زیاتری چیتر نین بەداخەوە ئێمە ئەم داواکاریە ئەکەینەوە ئەم جارش ئەم سێشتە بەپەلە بۆ مامۆستا فەرمانبەران بکەن یەکەم تەوتین بانقی ڕەشید و ڕافیدین حتا TPIش سیقەمان پێ نەماوە لەبەرەوەی پەیوەندی کردووە بە ئاژماری منەوە تەنها ئەم دوو بانقا لە بەرزکردنەوەمان وە موچەکان بە زمانی عەرەبیش نووسیوتانە واتە ومێتان بە دەسەڵاتی کوردی نەماوە مامۆستاجیان ئێمە 32 ساڵە چەندێکە من بۆ خۆم وەکو مامۆسایەکی ناڕازی لە 2016 لەسەر شەقامم واللهی بە یەک وشە ئەم دەسەڵاتە هەستم نەکردووە وەڵامێکی ئیجابی هەبێ بۆ ئێمە لەبەرەوە ئێمە بەدڵنیایەوە نەگەم نووسینەکە من گرتومە یەک نووسینێک نەبێ هەر هەمووی عەرەبیە و هەموو داواکاریەکەشمان بۆ بەغایە کە تەوتینی فەرمانبەران و مامۆسایانی سنووری سلێمانی بکە و نەجاتمان بێ لەم دەسەڵاتە بێزەمیرە دۆخی مامۆسایان و فەرمانبەران زۆر خراپە ئێستا بەوەی ئەم بێموچەیەوە چۆنە هاوڕێکانت وەزیان چۆنە کرێچین هەنێکیان هەندێکیان پارەی ڕۆژانەی هاتوچۆ ئەدەن چیرۆکی 1-2 مامۆسای هاوڕێتم بۆ باسکە کە زۆر خراپە یان بەهۆی ئەم بابەتەوە تەواو وەکوڵێ بە هیلاکە چوە پێشەکی بەخێر بێن بارودۆخی مامۆستایان لە بارودۆخێکی زۆر خراپایە لەبەرەوەی ئێمە کە ساڵی پار ئەو سێموچەیە بە هەر لە پارەوە دەست پێ بکەین قەیناکە باسی 2014 نەکەین تا ئێستا ئەو سێموچەیەی کە فەوتا هەتا ئێستا باجی ئەین هێشتا ئەو کلێنەمان پێپڕ نەکراوەتەوە لەبەرەوەی ئێمە لەو سێمانگە کرێخانومانیاوە قیسمانیاوە پارەی خوێندنی مناڵ هەیە لە ڕەوزە و حەزانەی ئەهلی دایناوە ئەبێ پارەی بۆ با پارەی ئینتەرنێتمانیاوە پارەی ئاو کارەبامانناوە پارەی خەسەخانە و ئیتر ئەوەی کە لە ڕۆژانە پێویستمان پێێتی ئەو کلێنەمان پێپڕ نەکراوەتەوە ئەمە هاتووەتە سەری بایکۆت لای ئێوە ئامانجە یاخود نەخێر ئێوە بە ناچاری ئەم هەنگاوەتان ناوە هەردووکێتی یەکەم داوای مافەکانمانەکەین بەرامبەر ئەو ئەرکەی کە ئەیکێشین و دووهەم ناچارین باوەڕم پێ بکە زۆربەی مامۆستاکانمان پارەی ئەوەیان پێ نییە کە بەنزین بۆ سیارەکەیان دابین بکەن خوێندکارەکانمان پارەی کرێ پاسەکەیان پێ نییە برسیانە پارەی لەفەکەیان پێ نییە و مامۆستامان هەیە 2 مناڵی هەیە کە لە باخچە و دایەنگە حکومیەکانە خۆ ئەهلیەکانە عەفو خۆ حکومی نییە نە دایەنگەی حکومی هەیە نە ڕەوزەی حکومی هەیە ڕەوزە حکومیەکان ساعات 8:30 بۆ 11:30 دەوامیان هیچ دایکێک استیفادەی لێ ناکە و زۆربەیان بە ناچاری مناڵە خەنە ئەهلیەکان لەبەرەوەی کاتێکی زیاتر لەوێ بن و بتوانن دەوامەکەیان بکەن بە کوردی با یەک ڕۆژ خۆیان بخەنە شوێنی ئێمە ئیشەڵا خوا لێیان قوبوڵ ناکە هەتا سەر هیچ زاڵمێک نەیتوانیەوە بەردەوام بێ بەڵام ئەوان شۆراونەتەوە لە هەموو بابەتێکی ئەخلاقی هیچ مافیا یعنی باشیان بەوەنی خەڵکچی لێیە پێیان خۆشە گەنجەکان هەمووی بڕوا پێیان خۆشە خەڵک بمرێ بەڵام خی گەورە ئیشەڵا دەسەڵاتی لەوان گەورەترە مامۆستا تا چەند ئێوە ئامانجتان بایکۆتە یاخود نەخێر بایکۆت وەکو حاڵەکاتێکی ناچاری هەنگاوتەمەوە ناچاریە گینا ئامانجمان بایکۆتکردن ئێمە ئامانجمانەوەی قوتابی پێ بگەێنین پەروەردە بکرێ چونکە هەموو مامۆسایەکیش لە لێرە کە وجودی هەیە خاوەنتە لەبێ و خاوەن قوتابیە بۆ ئێمە ئامانجمان پەروەردەکردن نەک بایکۆتکردن بەڵام ناچاریە سەرچاو مامۆستا پێت وانە ئەم هەنگاوانە جۆر لە جۆرەکان بێ هیوای دروستکرد بێ لەوەی کە حکومت گوێ لەم ناڕزاتیانش ناگری ئێوە وەڵامتان چییە؟ بێ هیوایی نییە لەبەر ئەوەی ئێمە لە هەنگاوەکانی پێشترمانە دیار بووکە کارێکمان کرد و چەمان بردەوە سەر حکومەتی ناوەندی ئەوە بۆ خۆی نەتیجەیەکی زۆر باش بوو هەنگاوێکی زۆر باش بوو ئینشاڵڵا بە هیوای ئەم جارش نەتیجەیەکی باش بین بەدەستەوە
پاڵنەرەکان چینکەوای لە ئێوە کلۆک و مامۆسایانی ناڕازی بێرە سەر شەقا. وڵی پاڵنەرەکان چییە کەوا ئەو موچێ ئاوا ئەیەن بۆ شێوەیە بەڕاستی زۆرە ینی لە 2010 تا ئێستا ئەم کێشەیە هەر چارەسەر نەبووە. ئەمە یەک دومی شت ئێستا ئێمە داواکاریمان ئەوەیە کەوا موچەی خانشین و فەرمانبەرام چ لەسەر بەغا یەک جار تەوتیم بکرێ و تەواو در شتەکە کۆتایی پێبێ ینی شتەکە سوواوە تێگەی شتەکە سوواوە کۆتایی پێبێت و ئەتر داواکاری ما هەرەوەی. ئێوە ئەمانشان بایکۆت نییە بەڵکو ناچاری وای لێکردون کە ئێوە بایکۆت بکەن وانە؟ بەڵێ زیاتر کە یەکێکەوە بەو شێوەیە موچەی پێ نەدرێت لە کاتی خۆیان ئەویش کۆمەڵێت چینە هەمویان هەروانین بەو شێوەیە ئێستا هەمووی هەر مەعاشخۆر نیە بەس ئێستا ئێمە خۆمان مەعاشخۆری لەم جۆرە مامەڵەکردنە بەردەوامە بن لەم شێوازە فشارە لە کاتێکدا بەشێک لە وڵاتیان دەڵێن لە ماوەی ڕابردووشە ئەم جۆرە فشارانە هەبوو بەڵام حکومەتگوێی نەگرتووە ئایا ئێوە بەو بابەتانە سار دەبنەوە؟ نەخێر بە بێگومان سار نبینەوە لە ماوەی پێشوە ڕاستە حکوومەتی خۆمان گوێ نەگرتووە بەڵام هەنگایەکی باشمانە ئەویش ینی بڵێن جێڕانەوەی موچەکانمانە بۆ سەر حکوومەتی ناوەندی ئەوە هەنگایەکی زۆر گەورە باش بوو بەڵام هیوادارین ئەم جارە نەتیجەیەکی باشترمان هەبێ بۆی کە ئەم 2 مانگ و 3 مانگ موچە خواردنە و ڕاگررتنی پلە بەرزکردنەوە و هەروەها تەوتینکردنی موچەش ئەم سێ ئامانجەمان هەیە ئیشاڵڵا بە ئەنجام یەگەین هەنگاو بە هەنگاو. دۆخی فەرمانبەران بە مامۆسایان چۆنە لە ئێستادا بەهۆی ئەم بێموچەیەوە تا چەندە دۆخێکی دژوارە؟ زۆر خراپە زۆر خراپە حساب کە موچە بۆ بەوەرزی بەڕاستی 3 مانگ جارێ موچەدا بەشەکرد بە 3 مانگ فەرمانبەری وا هەیە مامۆسای وا هەیە موچەکەی 500 هزار یعنی 600 بەشی چی بکات لە 3 مانگە پارەی مۆلیجێ پێویستی مناڵە پارەی کرێخانووە زۆربەی زۆری کرێت چییە؟ بەشی چی بکە نازانم. بایکۆت ئەم ساڵ کەس ڕای نەگەیانوە بە ئەمە ڕوون بێ کەسیش خۆی نەگا بە خاوەنی مامۆستایان خۆیان لە دوای ئەوەی کە تەواو باری گوزەرانیان تێک چووە دۆخی ژیانیان تێک چووە ناتوانن کاروبارەکانی ناوماڵی خۆیان بەجێ بگەێنن جیرفانیان بەتاڵ بووە ئیلتیزامات و ئەوەی کە لەسەر شانیانە بەرامبەر ماڵ و مناڵ و ئەوەی کرێچیە بەرامبەر ساحەبخانەکەی و بەرامبەر خاوەن وەلیدەکەی و بەرامبەر کۆی پێداویستیەکانی ڕۆژانە جێبەجێ بکات لەو کاتەیە ناچارە کە دەوامەکەی جێبێڵێ و خەمی یەکەم و کۆتایی ماڵ و مناڵ و خێزانەکەی خۆی بێ. ئەمە سادەترین شتە کە باوشێک وەکو سەرۆکی خێزانێک یا دایشێک وەکو سەرۆکی خێزانێک جێبەجێ بکە. ئەمە ئێوە پێتان خۆشە بایکۆتکەنیان حاڵەکاتێکی ناچاریە و ئێوە ناچار بوون بەوەی کە ئەمەڵست مامۆستایەک هیچ مامۆستایەک نییە لەسەر تاسەری دنیای پێی خۆش بێ بایکۆت بکات چونکە ئەوانەی کەوانەیان پێڵێ هەمویان وەک مناڵی خۆی وان و مناڵەکانی خۆشیانی تایە یعنی مناڵەکانی خۆمان لە قوتابخانەیەکی ترن مناڵی خەڵک لای ئێمە یعنی فەرقی نییە هەر مناڵی خۆمانن نەخێر هیچ کەسێک ناتوانێت ئەو هەستەی مامۆستای هەبێ کە ناخۆشترین هەستە بایکۆتکە بەڵام ئەوەی کە ئێمەی ناچار کردووە حکوومەتی هەرێمی کوردستانە ساڵی پار 600 ملیاری 300 ملیاری بە قەرز وەرگرتووە بەڵام ئەم ساڵ دێت ئەم حکوومەتی هەرێمە کە هەست بە بەرپرسیارەتی ناکە دێت و 360 بۆ ئەنێرێ بەڵام هەرا لێ موچە نادەم. مەسا هەڵوێستەکان ئێوە لە ماوەی ڕابردوودا لەیان چین و تۆشەکانەوە بەرز نرخێنراوە بەڵام لە کۆتایی تا پرسیارێکی جوروسە بێ ئایا ئێوە بە شێوە لە شێوەکان بێهیوان نەبوون لەم دەسەڵاتە ئێوە بایکۆتەکەن هەڵوێست دەرە بڕن بەڵام بەداخەوە وەڵامەکان وەک پێویست نین. قوربان ئەگەر ڕای شخصی خۆم دەوێت من قەناعەتم بە حکوومەتی هەرێمی کوردستان هەر نییە و دانیشی پیانانێ خۆزگە فەرمانبەری شوێنێکی تر بوومە خۆزگە هەر کەسێک حکومڕانی بکردە حکوومەتی هەرێم نەیکردە ئەم گروپەی کە ئێستا لە حکوومەت بەڕاستی نەزانترین شکست و خواردووترین بەرپرس کە ناویان بەرپرسەوە بەرپرس نین ئەمانە هیچیان نازانن ئەلفوبێی بەڕێوەبردن چییە و بوون بەبار بەسەر شانی هەرێمی کوردستانەوە ماوەی 33 ساڵ لە ئەوڵ بەشێک باسی لە پاڵنەرەکانی کرد بەڵام دوای بڵێ پاڵنەری دیکە چینکەوا لە مامۆسایانەکە ئەم هەڵوێستانە دەرببڕن پاڵنەری تر نییە ئەو پاڵنەری کە هەیە تێکدانی ژیان و گوزارانە کاتێک تۆ ژیان و گوزارانی کەسێک تێگەدەی ئەوەستێتەوە بەرامبەرە مەسەلەکە ئەوەیە و هیچ پاڵنەرێکی سیاسی لە پشت ئەمانەوە نییە خۆزگە ئەمانە موچەیان باە و کەس ناهاتە سەر شەقام خۆزگە ئەمانە بە ئەرکی خۆیان هەستانایە کە ناتوانن پێی هەستن 100 ساڵی تریش بێ بودجەی هەموو جیهانیان بەری ئەمان ناتوانن موچەبن لەبەرەوەی ناتوانن لەبەرەوەی بیریان لای گەندەڵی و دزیکردنە بۆ خۆیان
پێتاوانی ئەم جارە دایک و باوکی قوتابیانیش لەگەڵ یعنی حەقیەوەتان پێ دەکەیەوە هەڵوێستە دەبڕن چکە خۆشیان پارێ پێ ئێمە ئەم ساڵ وەکو پارمان نەکرد لە سەرتاوە بایکۆتکەین هەلێکماندا بە حکوومەت لە سەرتاوە ئەوەی کە پێیاڵێن حکوومەت بەڵام دیارە ئەو هەر ئیلتیزاماتی جێبەجێ نەکە کاتێک نایکە با خەڵک بزانێت کە خەتای مامۆستانیە و خەتای ئەوانەی کە ناویان لە خۆیان ناوە حکوومەت و حکوومەت نین بەداخەوە شارەکان پێت وایە کۆتا پرسیار سوودی دەبێت ئێمە ئەوەی کە خەباتی مەدەنیە جێبەجێیەکەین سوودی هەبێ یا سوودی نەبێ غەیری خەباتی مەدەنی ئێمە هیچمان بەدەستەوە نییە بەڵام ئەم پرسیارە کەوتۆتە سەرەوەی خەڵک تا چەند هاوکارمانە لەبەرەوەی ئەمانە ڕاگرین ئەمانە هەموو سنوورێکیان تێپەڕاند. دیوەنانەی سەرنجی ڕاکێشام ئامادەبوونی جەنابەت بوو یاخوا بەخێر بێت پێم خۆشە بزانم چی وای لە جەنابەت کرد پاڵپشتی لە مامۆستایان کرد و بێتە سەر شەقا. بسم الله الرحمن الرحیم سەرەتا بەخێراتنی بەڕێسانەکەم و دەستخۆشی لە بەڕێسان و بینەری کەناڵەکەشتانەکەم من وەکو مامۆستایەکی زانایەکی ئاینی نەکرد ئەم ساڵ کە ساڵی 2024 ساڵانی ڕابردووش ئەوەی توانی بێتم بەشداریم کردووە ڕاستیە خۆم بە هیچ کاتێک خۆم لەوان گیان نەکردوێتەوە چکە ئەوان من هەمیشە لەگەڵ ئێش و ئازار و معانات و کەسی ستەم لێکراوی میلەتەکەمم هەمیشە هیچ کاتێک حەزم نەکردووە لە مزگەوت دیان تەنها لە مینبەر قسەی حەق بکەم هەمیشە حەزم کردووە بە فعلی بیسەلمێنم کە من هەمیشە لەگەڵ ئێش و ئازارێکی ئێوەدام چکە ئێش و ئازاری ئەوان بە ئێش و ئازاری خۆمەزانم هەمان کاتیشاری ئێش و ئازاری جناب دەکە جنابیش و موچەکەت بژێوێکەت وەکو ئەوان 2 مانگ 3 مانگ دواکرد گومانیتیان نییە وەکو موچەخۆرێک پاڵپشتی ئەوانەکەم وەکو هاوڵاتیەک وەکو کەسێکی ئەم نیشتیمانە هەمیشە لەگەڵ کەسانی چەساوە و ستەم لێکرام جەنابەت ئەم چالاکیانە بە ناچاری ئەگیرێتە بەر ئەینا جەنابەت حەز دەکەی مامۆسایان لە قوتابخانەکان بن دەرس بڵێنەوە قوتابیەکانی جەنابەت و مناڵەکانی جەنابەت لە قوتابخانەکان بن بەڵام کاتێک کە زوڵمێک دەکرێت پێویستەکە ئێمە پەرچەکردارێکمانە بێت و قبوڵی نەکەین ئەینا وەکوتر نە جەنابەت و نە مامۆسایانیش لەگەڵ ئەوانین بایکۆت بکرێت بەڵام ناچاری وا ئاکاکە ئەم هەنگاوە بینێ گومانیتیان نییە هەموو کەسێک لەسەر زەوی مافی هەیە لە بەرامبەر مافەکە ئەرکێکی هەیە کاتێک کە ئەرکەکەی وەکو خۆی بە دڵسۆزی و ئیخلاسەوە ئەدا ئەکە ئەبێ مافەکەی پێ بدرێ بەڵام لەم نیشتیمانەی ئێمە کە ڕاستیە نیشتیمانی چەسانەوە نیشتیمانی خەمە بە تایبەتی چینی فەرمانبەران کۆمەلگا بە شێوەیەکی گشتی هەر کەسە و بە ینی ئێش و ئازار و معاناتی خۆی بەڵام چینی مامۆسایانی زانکۆ پێبانگەکان و مامۆساکانی قوتابخانە و فەرمانبەران بە شێوەیەکی گشتی ماوەی 10 ساڵ ئەچەوسێندرێنەوە سڵتە و دەسەڵات وەفای نییە بەرامبەر بە موچەخۆرەکانی خۆی کە فەرمانبەرەکانی وڵاتەکەی بۆ بەڕێوە ئەبن موچە مافێکی زۆر سەرەتاییە چۆن ئاو و کارەبا و بژێوی مافی سەرەتایی هەموو خەڵکێکە موچەش مافێکی سەرەتایی فەرمانبەرە لەبەرەوە قورئان و سنەتی پێغەمبەر زۆر باسی ئەوەی کردووە کە لە چەندین دقی ئاەتی قورئانی پیرۆزمان هەیە و چەندین دقی فەرمودەی پێغەمبەرمان هەیە کە زاڵم و ستەمکار چ سزا و عیقابێکی هەیە هەم لە دنیا و هەم لە قیامەتیش بنص آية قرآن وسيعلم الذين ظلموا أي منقلب ينقلبون خواهي پروردگار فرمي لداهاتوشي نزيق دا أو كساني كظالم واستمكارن خلق ملت أشو سينو بلا حق هر لدنيا دا خواهي پروردگار سزايان أداو عقابيان أدا بيش أوي للروجي دواي ولا قيامتها سزايان بدا لبرو براسي أم فرمودي پیغمبري خواشي بير خست بوا كبيغمبري خواه فرمي صلى الله عليه وسلم 3 أنا خصمهم يوم القيامة حديثك قدسية واتا فرمودك ماناكي للاين خواوه بلام دقكي للاين بيغمبري خواه دار يجراوه بيغمبري خواه باس لفرماني خواك خواه فرمي سيكس هن للروجي قيامته خواه بيت دشمني أو كسانه خواه بيت خصم يعني يجي لو سيكسه للروجي قيامته كخواه بيت دشمني أو كسيه كسيك هەر بە کوردیەکە دەقە عەرەبیەکە لەبەر کەمیکاتەکە پێغەمبەری خوا فەرمێ کەسێک ئەرکێک بدا بەسەر شال و باڵی کەسێکە ئەو کەسە ئەرکەکەی وەکو خۆی جێبەجێ بکە بەڵام لە کاتێک کە ئەرکەکەی تەواو کرد لە کۆتایی کارەکەیە موچەکەی پێنەدرێت معاشەکەی ببردرێت
پێش ئەوەی عرەقی نێوچوانی بسڕێتەوە پێش ئەوەی کە کاتی خۆی بێ موچەکەی پێ بدە هەر کەسێک ستەم لەو کەسە بکات ئەرگەکەی پێ بدا بە سەرشانیە وەکو خۆی جێبەجێ بکە بەڵام لە کۆتاییدا موچەکەی نەداتی و مافەکەی پێشێر بکە خوا لە ڕۆژی دواییدا ئەبێتە دوژمنی ئەو کەسە ئەو کەسی دەنگی پێبات و ئەو زاڵمە بخاتە سەر کورسی مامۆستا بە کورتی جا من ئەگەر مۆڵەتم بن لە ماوەی 2 دقیقا شتێک عەرزی بەڕێستان بکەم ئەڵێ زانایان ئەفەرمۆن 2 دز هەیە 2 جۆر دز هەیە ئەلیس و لیسان بەس باوەکو خۆی بیگەێنم ئینشاءڵڵا لسێکمان هەیە پێ ئەوترێ ئەلیس العادی لسێکی ترمان هەیە پێ ئەوترێ ئەلیس و سیاسی دزێکمان هەیە دزێکی عادیە یعنی دزی هەر دزیە کەم بێ یا زۆر بێ کارێکی خراپە بەڵام دزێکی کەسێکی ئاسایی موبایلێک لە کەسێک ئەدزێ جانتایەک لە کەسێک ئەدزێ بڕێ پارە لە کەسێک ئەدزێ ئەوە جۆرێکە لە دز بەڵام دزێکی ترمان هەیە پێڵەن دزی سیاسی خەونەکانت ئەدزێ موچەکەت ئەدزێ مستەقبل و داهاتوت ئەدزێ بزە و خەندەکانت لەسەر لێوان لا ئەبات تووشی دەیان کێشە و ئیش معانات دەکە ئەمە پێ ئەوترێت دزی سیاسی جا ببوورە با کۆتایی بە قسەکەم بێنم جیاوازی ئەم دوو دزە ئەو دزەی کە کەسێک شتێکی هاکەزایی ئەبات خۆی ئەو کەسە هەڵەبژێرێ بەڵام ئەو کەسەی کە دزیە گەورەکە ئەکە کە پێ ئەوڵێتێ دزی سیاسی خەڵکەکە ئەو دزە هەڵەبژێرێ لەوەش خراپتر ئەو کەسێک کە دزی شتێکی بەسیت بکە شۆرتە و پۆلیس و ئاسایی شوێنێکەوەی بۆی بیگرێ بەڵام ئەوەی کە دزیە گەورەکە ئەکا شۆرتە و پۆلیس و ئاسایش دام و دەستگاکان هەم ئەی پارێزن و هەم دەریش ئەچە و لەسەروی قانونیشەوەیە ئومێدەوارم بە زووتنی کات موچەکانمان بچێتە سەر حکوومەتی عراقی 10 ساڵە ستەممان لێکرێ بە هیچ شێوەیەک نامانەوێ حکوومەتی هەرێمی کوردستان موچەی فەرمانبەران بدات ئەمەی گوێبیست بوون ڕاو بۆ چوونی هەم مامۆستایان بوو هەم فەرمانبەران بوو هەم دایک و باوکی فێرخوازان بوو مامۆستایان دەڵێن ئێمە لەگەڵ بایکۆت نین بەڵام ناچارین دوای ئەوەی حکوومەت هیچ گوێ بە ژیانمان نادا ئێمە پێویستە هەڵوێست وەربگرین تا ئەم حکوومەتە بە خۆیدا بچێتەوە پێمان وتن ئایا هیچ ئومێدێکتان هەیە ئەوان وتیان لە ڕابردوودا داوامان لە حکوومەتی هەرێم دەکرد موچەکانمان پێ بدە بەڵام ئێستا داواکاریەکانمان لە زمانی کوردیەوە بۆ عەرەبی گۆڕی و لە حکوومەتی سوودانی و عێراق داوا دەکەین موچەکانمان پێ بدە پێمان وتن ئەی کە سوکاری فێرخوازان تا چەند لەگەڵتانن ئەوان وتیان نەک ئەوەی تەنیا بەگوتە لەگەڵمانە بن بەڵکو خۆیان هاتوونەتە مەیدانەکە و لەگەڵ ئێمە داوای مافەکانی قوتابیەکانیان و خۆیان و مامۆستاکانیش دەکەن کەواتە لە ئێستادا تەواوی چین و توێژەکان لەگەڵ ئەوەدان کە ئەم دۆخەی دروست بووە خەتاباری یەکەم حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستانە و تەنیا هیوایان بە حکوومەتی عێراقا ئەم بارە لارە ڕێک بکات تا بە یەگەیشتنەوە بەرنامەیەکی دیکە بۆ خودایەتان دەست پێرم کەس پاردەزای ناکات